تیشکە قورئانیەکان نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. قالوا يا موسى إما أن تلقي وإما أن نكون نحن الملقين قال ألقوا فلما ألقوا سحروا أعين الناس واسترهبوهم وجاءوا بسحر عظيم. جادوگەران وتیان ئەی موسا تۆ دەهاوێژیت یان ئێمە پێش تۆ بەهاوێژین؟ موسا وتی ئێوە بەهاوێژن. جا کاتێک هاویشتیان جادویان لە چاوی خەڵکی کرد و ویستیان بیان ترسێن و جادوێکی زۆر گەورەیان بەرپا کرد. سوورەتی ئەلعەراف. پێم وابێت لێرەدا بابەتێکەیە کە لە چاوی زۆر کەس خۆی شاردوێتەوە. ئەویش ئەوەیە کە سیحر لە سەردەمی پێش دەرکەوتنی حەزرەتی موسادا لە ناو خەڵکدا زۆر باو بووە و گرنگیان پێداوە. بەڵێ پیشاندانی سیحر لە بەرچاوی خەڵکیدا و لە ڕۆژێکی جەژندا و لە جێگایەکدا کە هەمووان کۆبوونەتەوە ئەمەمان نیشان دەدات. حەزرەتی موسا دەرفەتی ئەوەی پێدان سیحری خۆیان بخەنە گۆڕێ و نیشانی بدەن. کاتێک سیحربازە هەرە بەناوبانگەکانی دەوڵەتەکەی فیرعەون گەورەترین و سامناکترین سیحری خۆیان لە پێشچاوی خەڵکیدا دەرخست، سیحریان لە چاو و بینینەکان کرد و لێڵیان کردن. کاتێکیش بە دوایدا حەزرەتی موسا سیحری ئەوانی بەتاڵ کردەوە. سەرەتا سیحربازەکان و پاشانیش خەڵکی سەرسام و ئەبڵەق بوون. ئەم کەسانە کە دەیانزانی ئەو شتەی حەزرەتی موسا کردی سیحر نەبووە، سەرەڕای فیرعەونی ستەمکار یەکسەر ئیمانیان هێنا. بەم باوەڕهێنانە خێرایەشیان خزمەتێکی زۆر گەورەیان پێشکەش کرد، چونکە ئەو خەڵکانەش کە متمانەیان بەوان دەکرد و لە ڕێزی ئەواندا بوون، بە دوایاندا ئەوانیش ئیمانیان هێنا. بەڵێ دەستەیەکی چاوبەستکار کە دنیاکەیان لەسەر درۆ بنیادنراوە و پاشان ئەو بیر و باوەڕە خۆسەپێنەی کە ئەمانی بۆ ئەم کارانە داوەتە بەر و ئەو جەماوەر و حەشاماتانش کە لە نێوان ئارەزوەکانی ئەم دوو چینەدا دەهاتن و دەچوون، لە کاتێکدا کە پەت و تەناف و گوریسە ئەستور و گەورەکان لە شێوەی ماری یەک لەسەر یەک و ئەژدیهادا دەبینی. ئیدی ئەمە وەکو دەرەنجامی سحرێک بێت یان بریتی بێت لە هەڵاوسانی پارچەدار و پێستە و خوریەکان کە ناویان لە جیوە پڕکراون لە ئەنجامی بەرکەوتنیان لەگەڵ تیشتی خۆردا هیچ جیاوازیەکی نییە. بینیان ئەسایەک کە لە تەختەیەکی وشک پێکاتووە و حاڵەتێکی نائاسایی کاتی وەرگرتووە، هەموو ئەو شتە ترسناک و مەسخەرە بازیانەی بە وێنەی پار و قوددا. ئەو حەشاماتانەی کە تۆزێک پێشتر لە بەرامبەر ئەو شتانەوە کە درۆ ئاراستەی دەکردن سەریان سوورما بوو، لە بەرامبەر دەرکەوتنی حەق هاوڕێ لەگەڵ خەت و خاڵە تایبەتەکانی خۆیدا و تاروماربوونی باتڵدا چاویان بەڕووی ڕەغبەت و ڕەهبەتێکی ڕووندا کرایەوە. ئیدی کاتی وتنی ئامەنا بڕەبی العالەمین هاتبوو. هەر لەوێدا نمایندە ئاشکراکانی باتڵ بە دەنجی بەرزدانیان بە حەقدانا و بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و بەڕووی جیهانی غەیبیدا کرانەوە. ئەوانەی دوای ئەوانیش تاو ناتاو لەم هەستەدا بەشداریان دەکردن و دەبوون بە هاوڕێیان. قورئانی پیرۆز ئەم بابەتە لە چەندین جێی جیاوازدا هاوڕێ لەگەڵ شێوازێکدا کە لەگەڵ تایبەتمەندیەکانی ئەو مەقامەدا بگونجێت پەیتا پەیتا دەجێڕێتەوە و لە درزی دەرگای دووبارەبوونەوەی مێژووەوە بە بەردەوامی عیززەت و ڕووناچی لە توانای تێگەیشتن و ئیدراکمان دەگرێت. هو الذي خلقكم من نفس واحدة وجعل منها زوجها ليسكن إليها فلما تغشاها حملت حملا خفيفا فمرت به فلما أثقلت دعوا الله ربهما لئن آتيتنا صالحا لنكونن من الشاكرين فلما آتاهما صالحا جعلا له شركاء فيما آتاهما فتعالى الله عما يشركون.
هەر ئەو ئێوەی لە یەک نەفس بەدیهێناوە و هەر لەویش جووتەکەی بەدیهێنا بۆ ئەوەی ئارامی لەلا بگرێت. جا کاتێک پیاوەکە چوە لای هاوسەرەکەی ئەویش سکی پڕ بوو بە کۆرپەلەیەکی سووک، ئافرەتەکەش تێپەڕی کرد بەو ماوەیەدا. اینجا کە هەستی بە سەنگینی کرد هەردووچیان لەخوا پاڕانەوە. ئەگەر منداڵێکی هێژامان پێ ببەخشیت ئەوە بەڕاستی لە سوپاس گوزارانی تۆ دەبین، کەچی کاتێک نەوەی هێژای پێبەخشین ئەوان هاوڵیان بۆ خوادانا، خوا بەرزترە لەوەی کە ئەوان هاوبەشی بۆ بڕیار دەدەن. ئەوەی کە ئەهلی ئیمانی شەندێک جار ئەگەر بە شێوەیەکی قەتعی وەک موشریکانیش نەبێت دووچاری شیرک دەبن، شتێکی ڕاست و واقعیە. وەکو لەم ئایەتەشدا ئاماژەی بۆ کراوە. یەکێک لە ڕێگاکانی ئەم جۆرەی شیرکیش بریتیە لە خۆشویستنی لە ڕادەبەدەری منداڵ. لەم ڕۆژگارەدا لە بری ئەژمارکردنی منداڵ و نەوەکانمان وەک سپاردە و دیاری و لوتف و ئیحسانی خوای گەورە بە جۆرێک مامەڵە دەکەین وەک ئەوەی خاوەنیان بین. تەنانەت جاری وایە بەهۆی ئەوانەوە واز لە نوێژ و عیبادەتیش دەهێنین، بە شێوەیەک وەک بڵێیت خۆشەویستیمان بۆ ئەوان زیاترە لە خۆشەویستیمان بۆ خوای گەورە. واتە لە بری ئەوەی وەک ئەمانەت تەماشایان بکەین و بە ناوی خواوە خۆشمان بوێن، ئەگەر گوزارشتەکە گونجاو بێت بەبێ بیرکردنەوە لە خوای گەورە بە جۆرێک پەیوەندیان لەگەڵ دەبەستین بەبێ ئەوەی بە خۆمان بزانین بۆ ناو وەها شیرچێک بەردەبینەوە. کەواتە پێویستە بە گوێرەی دەستوری دوو خۆشەویستی ڕاستەقینە لە دڵێکدا جێیان نابێتەوە ڕەفتار بکەین و هەمیشە هەڵوێستێکی ڕوون و توند بەرامبەر بە شیرک بنوێنین. بێگومان وتنی ئەمە شتێکی تا بڵێیت ئاسانە، بەڵام جێبەجێکردنی لە ژیاندا زۆر قورسە. سەرڕای ئەمەش پێویستە هەرچێکمان کردووە خۆمان لە شیرک خاوێن بکەینەوە و هەرگیز لە دووریشەوە توخنی ئەو شتانە نەکەوین کە تەنانەت بۆنی شیرچیان لێدێت. لە جێبەجێکردنی ئەمەشدا ئەم دوعایی پێغەمبەری خوا بە ڕەچەتەیەکی گرنگ دادەنرێت: اللهم إني أعوذ بك أن أشرك بك شيئا وأنا أعلم وأستغفرك لما لا أعلم. واتە خوایە گیان پەنات پێدەگرم لە شیرچێک کە دەیزانم، داوای لێخۆشبوونیشت لێ دەکەم لە شیرچێک کە نایزانم و پەنهانە لێم. دەکرێت لە ڕوانگەیەکی جیاوازی دیکەشەوە بۆ بابەتی خۆشویستنی منداڵ بڕواندرێت. دەگونجێت ئادەمیزاد لەسەر ئەو شتانەی کە هەستیایاندا باڵادەستە لێپرسینەوەی لەگەڵ نەکرێت، بەڵام ئەو بەرپرسیارە لەوەی بە بیر و هەستە ئاینیەکان هەستەکانی ناوفیترەتی خۆی ڕێک بخات. بۆ نمونە لەوانەیە مرۆڤ حەز بە خواردن و خواردنەوەی زۆر و ژیانێکی ئەرستۆکراسیانە بکات، تەنانەت لەوانەیە لەم بابەتەدا هەڵپەی زیادەڕە و کارانە بنوێنێت و بەبێ بیرکردنەوەی لە پێش و دووە ڕەفتار بکات، چونکە فیترەتی ئینسان بە شێوەیەک بەدیهێنراوە کە لاوازە بەرامبەر بە ئارەزوەکانی و چاوچنۆک و پەلەپەلکارە. واتە ئەم شتانە لە فیترەتی ئەودا بوونیان هەیە. جگە لەمە لەودا هەم هەستەکانی وەک قین و نەفرەت و دوژمنایەتی و هەم خەسڵەتەکانی وەک خۆشەویستی و مرۆڤایەتی بوونیان هەیە. ئەمانەوە کۆمەڵێک ڕاڕەوان لە ئادەمیزاددا کە بەڕووی چاکە و خراپەدا دەکرێنەوە. لەمڕۆوە پێویستە ئەو دەرگایانەی ناوماهیەتیدا بخات کە بەڕووی خراپەدا دەکرێنەوە و بەبێ هیچ گومانێک هەست و خۆ خراپەکانی بەبیر و هەستە ئاینەکان کۆنتڕۆڵ بکات و ڕێکیان بخات. ئێمە لە دیندا بەمە دەڵێن بەدەستێنانی فیترەتی دووەم هەتا بگات بەو کەماڵاتەی کە بۆی دیاری کراوە. واتە ئەو فیترەتەی دەگونجێت هەموو شتێکی لێ دەربچێت بەرەوبوون بە یەک شت و بەستنی پەیوەندی لەگەڵ خوای گەورەدا ئاراستە بکات. هاوشێوەی ئەمە خۆشویستنی منداڵیش لە سروشتی ئینساندا هەیە. ئەم خۆشویستنە نەبێت خەڵکی منداڵ بەخێو ناکەن و پەروەردەیان ناکەن و لە ئەنجامیشدا وڵات و مرۆڤایەتی پێش ناکەون. بەڵێ چەندەها منداڵی یاخی و گوێنەگر لە چواردەورماندا هەن، بەڵام دیسانیش دایک و باوکیان بەخێو و چاودێریان دەکەن. ئەگەر خۆشەویستی و پەیوەندیەکی سروشتی لەم جۆرە نەبووایە کە باسمان کرد، شەقامەکان پڕ دەبوون لە کەسانێک کە بەڕەڵا کراون. ئەوەندە هەیە پێویستە لەم هەستەشدا بە وێنەی هەستەکانی دی دڵان بە خۆشەویستی خوا ڕێک بکرێنەوە هەتا ڕازڕەوی بەدەست بهێنن. بەڵێ گەرخوای گەورە خولگەی ژیان نەبێت بە حەتمی لادان ڕوودەدات. بۆیە سەرەتا دەبێت لە هەموو ژیانێکدا خۆشویستنی خوا ڕەگدا بکتێت و گەشە بکات. ئەمەش وابەستەی ڕاهێنانە. واتە ئەگەر کەسێک بەبێ ڕاهێنان لەسەر ئاستی ژیانی ڕۆح بڵێت خوایە گیان من ماڵ و منداڵەکەم فیدای تۆ دەکەم، هەندێک جار ڕیا و
تەنانەت هەندێک جاریش سەری لە درۆوە دەردەچێت. پێویستە سەرەتا هەموو خۆخراپەکان لە ڕۆحدا دەربکرێن و دووبارە بەردەوام سەرجەم سیفەتە جوانەکان جێبەجێ بکرێن هەتا ئیسلام بە قوڵاییەکانی ناخماندا ڕۆبچێت و ببێت بە پارچەیەک لە سروشتمان و لە هەڵسوکەوتەکانماندا بە شێوەیەکی سروشتی ڕنگ بداتەوە. ئەجینا لە بیرکردنەوەی دوانی و ژیانی دوانی ڕزگارمان نابێت. ئەم ئاەتە پیرۆزەی سەرەوە ئاماژە بە زنجیرەیەکی دوور و درێژ دەکات کە لە شەخسی حەزرەتی ئادەمەوە بۆ تاک بە تاک و کۆمەڵ بە کۆمەڵەکان درێژ دەبێتەوە و لە ناو یەکێتیەکەیدا خاوەنی جۆرا و جۆری و زۆریە و ڕەگەز و جۆرەکەشی هێندەی گەردون دارای ناوەڕۆکە و کاتێک باش دەبێت بە چاکەکانی پێشی فریشتەکان دەداتەوە و کاتێکیش دەست دەداتە کاولکاری هێندە نزم دەبێتەوە وا دەکات ڕەحمەت بۆ شەیتانەکان بنێردرێت. شێوازێکی وەها بەکاردەهێنێت کە هەم باز لە حەڵقەی چاکەکار یان خراپەکاری زنجیرەیەکی نەزانراو دەکات و هەم بە یەک جاریش کۆی گشتی ڕەگەزەکە دەخاتە پێشچاوان. کاتێک لەم خاڵە تێدەگەین ئیدی پێویست ناکات بپرسین ئەو دوانە ئادەم و حەوان یان قسەی قوڕەیشی و هاوسەرەکەین یان کەسانی ترن. ئادەمیزاد و هاوسەرەکەی لە ڕوانگەی کارەکتەر و ڕۆح و ناوەڕۆک و توانە و لێهاتن و دەوڵەمەندی و قورسیەوە لە هەمان نەفسەوە کە دەکرێت هەمان کڕۆک یان هەمان تاچی ڕاستەقینە بێت بەدیهێنراوە. پاشان لەو یان لە جۆر و ناوەڕۆکی ئەو وەکو بوونێکی دووەم کراون بە هاوسەر و جوود بۆ یەکتر. واتە هاوسەرەکەشی لە هەمان ئەو مادە و ماکانە شکل و شێوەی پێبەخشراوە و محتاجی یەکترن و یەکتر تەواو دەکەن و لەگەڵ یەکتردا بە ئارامی و دڵنیایی دەگەن و هەست بە یەکتر دەکەن و لە یەکتر تێدەگەن و وەکو دوو ڕووی جیاوازی یەکشت بەدیهێنراون. بە جێڕانەوەی زۆری ڕواڵەتی بۆ وەحدەتی ناوەڕۆک دەستوری تەوحیدمان یاد دەخاتەوە. بەمەش مەسەریەتمان بۆ وەها بەدیهاتنێک بیر دەخاتەوە و لە کاتێکدا کە سینەمان بە شوکرانە بژێری دەجۆشێت هەستی سوپاسگوزاری لە ئیدراک و تێگەیشتنماندا دەبزوێنێت.